بەناوی خی گەورە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەوی سەر و کۆماری عێراق وادەی یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراقی دیاری کرد لە ڕاگەندراوێکدا سەرۆکایەتی کۆمار ڕایگەیاند. سەرۆک کۆمار دووشەممەی داهاتووی 3 ئەیلولی وەکو یەکەمین دانیشتنی پەرلەمانی عێراق دیاری کردووە. دیاریکردنی وادەی یەکەم دانیشتنی پەرلەمانی عێراق لەلایەن سەرۆک کۆمار لە کاتێکدا تاکو ئێستا لایەنەکان نەیانتوانیوە کوتلەی گەورەی پەرلەمانی پێک بهێنن. بە میواندارێک لە بەڕێزان یاسین تاها شارەزا لە کاروباری عێراق لە ستۆدیۆی سەرەکی لاورەی شەو ئوسامە جەمیل ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. بسم الله الرحمن الرحیم. سەرۆک کۆماری عێراق وادەی یەکەم دانیشتنی خولی نوێی پەرلەمانی دیاری کرد. لایەنەکانیش تا ئێستا نەیانتوانیوە گەورەترین کوتلەی پەرلەمانی پێک بێنن. فواد معسووم سەرۆک کۆماری عێراق لە مەرسوومێکی کۆماریدا ڕۆژی دووشەممەی داهاتوو 3 ئەیلولی بۆ کۆبوونەوەی پەرلەمان دیاری کرد. سەرۆکایەتی کۆمار لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند بە پێی دەستور سەرۆک کۆماری عێراق لە ماوەی 15 ڕۆژ لە پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردن لەلایەن دادگای فیدراڵی بانگێشتی ئەندامانی خولی نوێی پەرلەمان دەکات بۆ یەکەمین کۆبوونەوە. سەرۆکایەتی کۆمارە ئاماژە بەوەش دەکات سەرۆک کۆمار دوای کۆبوونەوەی لەگەڵ لایەنەکان ئەو وادەی دیاری کردووە. بە پێی دەستوری عێراقیش بە تەمەنترین پەرلەمانتار سەرۆکایەتی یەکەمین دانیشتن دەکات. بەو پێش دکتۆر مەحەممەد عەلی زینی تەمەن 79 ساڵ لە هاوپەیمانی مەدەنی دیموکراتی وەک بە تەمەنترین پەرلەمانتار سەرۆکایەتی یەکەمین دانیشتن دەکات. بانگێشتی سەرۆک کۆمار بۆ دانیشتنی پەرلەمان لە 3 مانگی داهاتوو لە کاتێکدا تاوەکو ئێستا لایەنەکان نەیانتوانیوە گەورەترین کوتلەی پەرلەمانی پێک بێنن. هەر یەکە لە بەرەی موختەدا سەدر و عەبادی، هادی عامری و نووری مالیکی لە کێبڕکێدان بۆ پێگێنانی گەورەترین کوتلەی پەرلەمانی. هەرچی لایەنە سونیەکان و پارتی و یەکێتیشە تا ئێستا بە فەرمووی نەچوونەتە پاڵ هیچ کام لەم دووبەرەیە. هەرچەندە زانیاری ڕۆژنامەوانیەکان باز لەواکەن پارتی و یەکێتی بۆ پێگێنانی حکومەت لە عامری و مالیکی و نزیکن. هەڵبژاردننی 12 ئایار هەڵبژاردنێکی پڕکێشە بوو بۆ عێراق. لە قۆناغی یەکەمدا لایەنە سیاسیەکان لەسەر ساختەکاری ناکۆکی گەورە لە نێوانیاندا دروست بوو. ئێستاش دوای پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردن لەلایەن دادگای فیدراڵی پێگنێنانی گەورەترین کوتلەی پەرلەمانی بۆتە لەمپەر لە بەردەم پێگهێنانی حکومەت. جارێکی سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک یاسین بەخێر بێنەکە سەرتر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین لەگەڵەوەی کە سەرۆک کۆمار وادەی یەکەمین دانیشتنی پەرلەمانی عێراقی دیاری کردووە هۆکاری چێکە تاکو ئێستا لایەنەکان نەیانتوانیوە گەورەترین کوتلەی پەرلەمانی پێک بهێنن. بەڵێ خۆی عقدەی سەرەکی ئەوەیە یانی دروستکردنی گەورەترین لیستە لە هەموو خولێکە بە دوای یەکە هاتووە دروستکردنی ئەو گەورەترین لیستە ئاڵۆسر و قورستر بووە. بە تایبەت بزاد لەم خولەی کە ئێستا لەبەرەوەی تەنها پێکهاتەی شیعی وەرگری 4 ئێتیلافونی و نزیک بەڵام 5 ئێتیلاف دوای محاولاتێکی زۆر و ئەوانە فەرز بوو بۆ 2 جەمسەرێکیان کە سەدر ئەوش کە لە لەحظاتی ئەخیرا لەگەڵ عەبادی پێکهاتنەوە بە عەبادی سەدر حەکیم عەلاوی جەمسەری دووەم مالیکی و هادی عامری لەگەڵ هەندێک وردە هێزی تری شیعە و ئەمە هەرێکێک لەم 2 جەمسەرە تعبیر لە تەوەجوهاتێکن تعبیر لە نوعێک لە مەساڵحەکەن و قورسە کۆبوونەوەیان لە چوارچێوەی ئێتیلافێکە. ئەسڵان کوتلەی گەورە کێشێکی شیعیە و لایەنەکانی تر لە کورد و لە سونە دەوری تەواوکاری ئەبینن یعنی ئەوانە معنی نین بە ئەوانەی کە ئەوەی کە شیعەکان خۆیان لە بینی خۆیان ڕێبکەون لەسەر پاڵێوراوە کاندیدێک و هەمویان دامی بکەن و ئەو کاتە بێن لەناو کورد و سونە دامی بۆ کۆ بکەنەوە. ئەوان تا ئێستا ئەو مەرحەلەیان تەجاوز نەکردو بە خلافی خولەکانی پێشوو مەسەلەن دەوڵەتی قانون لە مەرحەلەی لە مەرحەلەکان 92 کورسیە ناو مەرحەلەیەکیان مەسەن 89 کورسیە ناو. ئێستا گەورەترین ئێتیلافی شیعی کە سائیرونە 54 کورسیە ناو کاکاتە لە 16.5 کۆی کورسیەکانی پەرلەمان بۆ دروستکردنی گەورەترین لیست لە ڕووی تیۆریەوە بەلایانی کەم پێویستی بە 165 کورسی هەیە. ئەمەش لەبارێکی شڵۆقە یعنی ئەگەر بێت و لەم 165 سیان چوارێکی انشقاق بکە پێک نایەت
بەلایانی کەم مەسەن بۆ ئەوی کە لە مەترسی دەرچێت کوتلەی گەورە پێویستی بەنزیکەی 170 هەیە لە ڕووی ڕقەمەوە 170 بۆ 200 ئەندام پەرلەمان هەیە و ئەماش تۆ بێ وردی کەیتەوە کە گەورەترین ئیتیلاف 54 قورسە دروستکردنی ئاسان نییە دروستکردنی بە پێچەوانەی خولەکانی ڕابردوو. بەڵێ بەس بەرە زود تەمە کێشەیەکی ناوماڵی شیعەیە هۆکاری چیە کە لە خولەکانی ڕابردوو ئەو پەردبوونەوە نەبوو ینی لە خولی پێش و پەرلەمانی عێراق لە هەڵبژاردنەکەی ئەم پەردبوونی ناوماڵی شیعە بەم شێوە ڕەنگی نەدابوو ئەم جارە بۆ ئاوا ڕەنگی دایەوە؟ بێگومان ساڵ لە دوای ساڵ مەساڵحی جۆرا و جۆر پەیدا بن خطابی لایەنەکان گۆڕانکاریان بەسەرادێ دابەشبوون ڕوو ئەدا ینی ئێمە بە نمونە وەریگین حزبی داوا لە تاریخی خۆی 10 بۆ 12 ئینشقاقی کردەوە مەسەلەن فترێ لە فترەکان هەموو ئەمانەی کە ئێستا سەرۆ کوتلەن و کوتلانەیە حزبی داوا بوون ئێستا جیابوونەتەوە مەسەن فترێک لە فترەکان جعفەری و مالیکی و عەبادی لە حزبی داوا بوون ئێستا جعفەری تاری ئیسلاحی دروست کرد و جیابەوە دوای مالیکی عەبادی خەریکە لە مالیکی ئێستا جیابێتەوە یعنی ئەمە علاقەی بە دینامیەت و تابعەتی تەتەوری خطابی سیاسی شیعە و فترێک لە فترەکان شیعەکان هەموو خەمی ئەوان بوو کە پۆستەکە حجزکەن سەرۆکاتی وەزیران مهمەوەیە لە ناو ماڵی شیعە بمێنێتەوە نەڕوا بۆ خەڵکی تر کەمینە هەستیان بە ترسە کرد پیان وا بۆ ئەمریکا و ئیسرائیل و بەریتانیا و هەموو دنیا موامەرەکە کە شیعە حکومڕانی نەکا خێرا لەژێر مەترسیەوە سعودیە و سونەکان و کورد و با لە دەستمان دەرنەچێ کۆبوونەوەیەکیان نەگرت ئێستا کە پۆستەکە زامن بووە مسۆگەر بۆ کە شیعەیە و کەس ناتوانێت تەجاوزی بکە ئەوجا حساباتی وردتر دەست پێکات تەسفی حساباتی ورد ئێمە ئێستا تەنها ینی نەکبن لە ناو شیعە پێک نایە حزبی داوا تا ئەم لەحظەیە دوو تەیارە دوو جەناحەکە مەفروزە بە یەک قایمە بەشداری بکرێت بە یەک خطاب ئێمە لە ناو حزبی داوا جەناحی مالیکیمانەیە و جەناحی عەبادیمانەیە لەو کان عەبادی بە ناوی حزبی داوا بەشداری نەکردووە بەڵام ئەگەر بێ ئەمە وردکەیتەوە سەدرریەکان و مالیکی تەقاتوعێکی زۆر تیژ و تونیان هەیە مستەحیلە تۆ لە ئێستا باز لە کۆبوونەوەی سەدر و مالیکی بکەیت ئەگە مستەحیلیش نەبێت زۆر قورسە زۆر باشە دوای قسە سەرەوەکە ڕەهەندی نێودوڵەتی ئەم ناکۆکی ناوماڵی شیعە گەر بچینەوە لای کاک وسامە زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا سەرۆک کۆماری عێراق یەکەمین وادەی دانیشتنی پەرلەمانی عێراقی دیاری کردووە کە سەی مانگی داهاتووە ڕێکارەکانی یەکەمین کۆبوونەوەی پەرلەمانی عێراق چێوە لە یەکەمین کۆبوونەوەدا پەرلەمانی عێراق چی دەکات؟ بەناوی خۆی بەخشندەی میوان دوای ئەوەی سەرۆک کۆمار ئەمڕۆ مەرسومێکی جمهوری دەرکرد بووە ئەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆبێتەوە کاتە خولی چوارەم پێویست بەوە دەکات لە یەکەم دانیشتندا کامەی کوا بە تەمەنترین کەسە بە جۆرەی دەستوری عێراقی ئەو سەرۆکایەتی ئەو دانیشتنە بکە هەر لەگەڵ سەرۆکایەتی کردنی ئەو دانیشتنەی داوا دەکات کەوا هەڵبژاردن بکرێت بۆ ئەوەی سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکەی دیاری بکرێت باش ئەوەی کە دیاری دەکرێت ئەوە قۆناغی یەکەم ئینجا دوای ئەوە دەبێت مەرحەلەی دوای ئەوە سەرۆک کۆمار هەڵبژێردێت کاویش هەر لە ناو پەرلەمانە چووکە وەکووتمان لە عێراق دەستوری عێراقی سەرۆک لە ناو پەرلەمان هەڵبژێریت کە سەرۆک کۆمار هەڵبژێردرا دوای ئەوە سەرۆک کۆمار کامە کوتلەی براوەیە یا کوتلەی یەکەمە لە براوەکان بە مەرسومێکی جمهوری داوایان لێ دەکات کەوا حکوومەت تەشکیل بکەن بەڵام لەبەر ئەوەی لە عێراق کێشە زۆرە لەبەر ئەوەی لایەنەکان پێک نەهاتوون تا ئێستا ناوماڵی شیعە گرفتی گەورەی هەیە و گرفتەکان خۆی لەوەدا دەبینێتەوە چێ حکوومەت تەشکیلکە و چێ بێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێم وایە گەورەترین کێشە ئێستا کە لە بەردەم حیزبی داوا هەیە کە تا ئێستا سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەوان بووە کوتلەکەی مقتەدا سەدرە کە سائیرونە کە ئەوان بە ئاسانی تەسلیم نابن وەکو کاک ئەوەش ئیشارەتی پێکردوەتی ئاسان نییە مالیکی و سەدر بەیەکەوە کۆ ببنەوە یا دابنیشن یا هەرچۆنێک بە کامێک بۆ یەکتری بنێرنەوە هەوڵدەن حکوومەت تەشکیلکەن یا هەوڵدەن ببنە یەک کوتلەی گەورە هەمیان بێکەوە لە خولی یەکەم و دووەم شیعەکان هەمیشە دەبوونە یەک کوتلە کە ناویان لە خۆیان دەنا هاوپەیمانی نیشتیمانی لە خولی دووەم بە هەمان شێوە کێشەیان هەبوو کە ئێمە پەرلەمانتار بووین لە مانجی 6 ئێمە سوێنمان خوارد بەڵام مانجی 12 حکوومەت تەشکیل کرا بەڵام خودی کێشەکە لە ناو شیعەکان نەبوو خودی کێشەکە لەوە بوو کەوا یاد عەلاوی زۆرترین کورسی هێنا بوو و بە گوێرەی دەستور دەبوایە ئەو حکوومەت تەشکیلکە بەڵام ئەوان هەستان لە ڕێگای مەحکەمەی ئیتیحادی کە مەحکەمەی ئیتیحادی شەریک خۆیانە بەنا ڕاستەوخۆ بە ڕاستەوخۆ
توانیان کوتلەیەکی تازە دروستکەن بە ناوی هاوپەیمانی نیشتیمانی کە خۆی لە زیاتر لە 160 کەس بوونەوە کاتە دەبینیەوە و توانیان کورد و بەشێکی سونەش بۆ خۆیان بەرن حکوومەت تشکیلکەن. ئێستا کێشەکە لە ناو ماڵی شیعەیە، گرفتەکە ئەوە خۆیانن، بەڵام ئەمە کەی چارەسەر دەکرێت؟ من پێم وایە ئەو کاتە چارەسەر دەکرێت کەوا کاتی ئێران دێتە سەرخەت و فشارێکی زۆریان دەخاتە سەر و ماوەیان لە بەردەم دادنێ بۆ ئەوەی حکوومەت تشکیلکەن. ئەو دانیشتنی کە جەنابەت پرسیاری لێکرد من پێم وایە تەنها ئەوە دەکرێت بەتەمەنترین کەس دەبێتە سەرۆک، جەلسەکە دەبەسترێ، سوێندی یاسایی دەخۆن پەرلەمانتاران، ئەنجا جەلسەکە بە مەفتوحی بەجێ دێڵن وەکو ئەوەی لە خولی دووەم کرا بە هەمان شێوە بۆ کراوەی بەجانێش تامانجی 11 چکە ئەگەر جەلسەکە دابخرێ دیسان گرفتێکی یاسایی دەستوری دروست دەبێتەوە تۆ چونکە نابێت دابخرێت تاوەکو سەرۆکی پەرلەمان هەڵبژێر لەگە جێگرەکانی دیارە لەبەر ئەوەی شیعەکان ببوورە لەسەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕێک نەکەوتون کەواتە لەسەر سەرۆکی پەرلەمان دوو جێگرەکەش ڕێک نەکەوتون لەسەر سەرۆک کۆماریش ڕێک نەکەوتون. بەڵێ زۆر باشە، بەس ئەوە نادەستوری نییە لە کاتێک کرد لە دەستورە باز دەکە کە دەبێت لە کۆبوونەوە یەکەمی پەرلەمانی عێراق دەبێت سەرۆکی پەرلەمانی عێراق جێگیری یەکەم و جێگیری دووەمیش هەڵبژێردرێن. ئەمە شتێکی نادەستوری نییە، دەتوانرێت کۆبوونەوەکە بە کراوەی بۆ ماوەی چەند بێڵدرێتەوە ئەگەر لایەنەکان لەسەر و پۆستانە نەگەنە ڕێکەوتن. نادەستوری نییە لەبەرەوەی تۆ کەوتت جەلسەکە بەکراوەی بەجێدێڵم دانیشتەکە بەکراوەی ئەمە وەکو بڵێ دەزانی چۆن حیلەیەکی شەرعیە، حیلەیەکی دەستوریە دۆزیویانێتەوە لەناخۆی دەستور وازەح و دەڵێ دەبێ لە جەلسەی یەکەمدا سەرۆکی پەرلەمان و هەردوو جێگرەکەی هەڵبژێری، بەڵام جەلسە بە مەفتوحی عادەتەن کە بەجێ دەڵێ ئەوە حاڵەتێکی طبیعیە. مەسەلەن زۆر جارێ ئێمە لە دانیشتن بوویت سەرۆک دەیوت بڕۆنی استراحاتی بکەن دوای هاتی وەرنەوە یا بەیانی جەلسەکە تەواو دەکەین یا دانیشتەکەت، بەڵام تۆ جەلسەیەک درێژە پێشە بۆ 6 مانگ طبعا ئەوە تۆ ئەگەر لە ڕووی یاسایی و دەستوری ئەنی هیچ مبەرڕێک نییە، یعنی لە هیچ وڵاتێک شتیوار ڕوونادا تەنها لە عێراق، بەڵام لە ناچاریە لەبەر ئەوەی ڕێک نەکەوتون و ئەوەی بینی یعنی ئەگەر تەوزیحەک بدەم ئەوەی لە بینی عەبادی و لە بینی مالیکی هەیە کە کاکەوە ئیشارەتی پێکرد من وا تێرەگەم ئەوە گەمەیەکی سیاسی بێ حیزبی داعوە بیکا لەم مەرحەلەیە لە هەردوو حاڵەتدا چ ئەوانەی لەگەڵ سائیرونن کە عەبادی و مجموعەکەی ترن دەیانێت بمە گەورەترین کوتلەوە چ ئەوانەی کە لەگەڵ مالیکین هەردووچیان هەنگاوەکانی مالیکی و هەنگاوەکانی عەبادی بۆ ئەوەیە کەوا سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە دەست حیزبی داعوە دەرنەچێ هەرزوو مالیکی وتوێت ئێحنا مە ننطیا یعنی دەرێ ئێمە نایدن لەبەر ئەوە من ئەوەندەی بەگەمەکی سیاسی دەبینم ڕەنگە هەڵەش بم یعنی هیوادارم هەڵە نەبم ئەوەندەی بەگەمەکی سیاسی دەبینم بە مەسەلەی ئینشقاق و لە یەکجیابوونی عەبادی و مالیکی نابین. بەڵێ سپاس دەکەم دەتەگەڕێم بۆ لای بەڕێزت کاک یاسین سەبارەت بە پەردبوونی ماڵی شیعە ئەو بەگەمەیەکی سیاسی ناوی دەبات، ینی جگە لە هۆکاری ناوخۆیی هۆکاری ئیقلیمی و نێودوڵەتیش کاریگەریە لەسەر ئەم ناکۆکیە؟ یەک تەوزیحی بچووک ببوورە ڕاستە و کاک ئوسامایڵێ ئەوە لە خولەکانی پێشووا بوو، بەڵام بە قەراری محکەمەی ئیتیحادی بە تەوزیح جەلسەی مەفتوحە بیدعەیە، یعنی ڕێگە پێدراو نییە کرا لە عێراق فترەیەک، یعنی ئێستا ئەو دەرچەیەش گیراوە پەرلەمان ناتوانێت پەرلەمان بەڵێ بە تەفسیری محکەمەی ئیتیحادی جایز نییە جارێکی تەفسیری تقریبا بالضبط تاریخەکەی نازانم، بەڵام زۆر مەطروح و ڕائیجە کە ئێستا ئەوە بە پێی قەراری محکەمەی ئیتیحادی جەلسەی مەفتوحە نییە، چونکە بە دەستور وازەحە لە جەلسەی یەکەمە 3 مەهامی سەرەکی هەیە. یەکەم ئەندام پەرلەمان سوێنە خوابن بە ئەندام پەرلەمان، دووەم دەرگای تەسجیلی ئیتیلافاتی پەرلەمانی ئەکرێتەوە، ینی لەم فترەی ئەعلانی نەتائیج تا و ڕۆژێک کۆبوونەوە کراوە چەند کوتلەیەکی گرتووە چەند ئینشقاقی کردووە دووبارە ڕێخستنەوە چنەوە خوان تۆمارەکەن. سێم ئەرکی ئەو یەکەم دانیشتن هەڵبژاردننی سەرۆکێک و ئیتر جەلسەی مەفتوحە نییە، ئەمە دەستورە جان ڕاستە فەرمی حیرە شەرعیان بۆ دۆزیەوە، بەڵام ئەوە دووبارە نابێتەوە، ئەوە تەعنی لێ درا ئەگە دووبار ممکنە، ینی هەموو شتێک ممکنە، بەڵام ئەوە خەرقێکی فازح و وازەحە، ئەوە دەرگا کاتەوە بۆ ئەوەی بە شتی تری پەرلەمانی پێشێل بکرێت. بۆ نمونە عەفوم بهورە تەفسیری کوتلەی ئەکبەر تەفسیری دەستور نییە، تەفسیری محکەمەیە، بە تەفسیرێکی محکەمە عەلاوی فڕێدرایە دەرەوەی حەلبەکە مالیکی هێنرا. ئێستا ئەگەر ئەم تەفسیرە پێشێل بکرێت تەفسیری جەلسەی مەفتوح واردە بەیانی بچن ئێستا هەچەند محاولەیەک هەیە بۆی تەفسیری کوتلەی ئەکبەر بگواردرێت لە صالحی بگواردرێ بەوەی کە ماوە نمونە کوتلەی ئەکبەر بە تەفسیرەکەی محکەمەی ئیتیحادی هەڵێ زۆرترین ئەندام، بەڵام ئێستا بۆ نمونە عەبادی 42 هەیە بەس ئینشقاقی کردووە، ئەڵێن 6 ماوە، ئەڵێن 12 ماوە،
ئەو کاتە چرودوەکەی لێوەرگرنەوە لێوەرگرنەوە بەس ئەوانەی بۆ حسابن کە لەگەڵیان ماوە چونکە تۆ ئەڵەی کوتلێ عەدەد ئەکبەر عەدەدەن 42 بۆ حساب بکات چونکە لە هەڵبژاردنە 42 هێناوە بەڵام ئێستا بە عەمەلی فالح فەیاس چۆتە دەرەوە فەزیلە لەسەر پەتەکەیە بچێتە دەرەوە حرەکەی عەتا فالح فەیاس 6 مەقعدە فەزیلە 6 یا 7 نزیکی 15 حازرن ئامادەن کێ وەزارەتیان باتێ بایبایەکەن لە عەبادی لە عەبادی زیادە چونە دەرەوە کە چوونە دەرەوە ئێستا حەزەکەم لەو دوو ڕۆژە قسە هەواڵێک تەسریب بووە لە موقعی دەرەجی لوبنانی یەکەم جار زۆر بڵاو بووە کە ئێرانیەکان ئیشیان کردو لەگەڵ چەند قازیەک لە محکەمەی ئیتیحادی کە جەماعەتێک هەستن تەفسیرێک تەڵەبێک تەقدیم کەن تەوزیحێک بۆ محکەمەی ئیتیحادی مەبەست دەکوت لێ ئەکبەر ئایا زۆرترین عەدەدە یا زۆرترین عوضوە ینی منتەمیە ئەویش تەفسیرێکیان بۆ بکە بۆ ئەوەی یەکجایی عەبادی بخەن چونکە عەبادی کوتلەکەی شڵۆقە باشە بەزەمە لە بەرژەوەندی مقتەدا سەدر نابێت لە بەرژەوەندی سەدر نییە لە بەرژەوەندی عەبادی نییە بۆچی ئێستا بەپێی تەفسیری محکەمە ئەوە نیە کە گەوتین کوتلە دوای لەناو پەرلەمانەکە تەفسیرە کۆنەکە حسابی کەی 42 بۆ عەبادی حسابەکە لەبەرەوە لە انتخابات 42 کەس لە نەسر هێناوە بەڵام ئەگەر بێیت ئینتیما حساب بکەی ئۆڵڕێدی هینی لێ چێتە دەرەوە بۆ نمونە فەزیلە وعدی پێدراوە چێتە دەرەوە فەیاس 6 کورسی وعدی پێدراوە چێت ناقص 12 تا ئێستا نازانرێ حەجمی حەقیقی عەبادی چەنە قسە هەیە لە 16 لە 6 بۆ 12 کەس لەگەڵ عەبادی مابنەوە لەو کۆبوونەوەی کە کردوێتی لەگەڵ ئیتیلافی نەسر وێنەکە مەوجودە هەمووی نییە ینی 20 نییە لە 42 حتا ئەوەیەکێک لەو پرسیارانە من خۆم بە شەخسی لە ئەحسان شەمەریم کرد کە ئایا تێگەین لەمە ڕسمە کە تەنها ئەمانە نەسر ماونەتەوە وتی نەخێر ئەوە نەخۆشن ئەوانەی کە نەهاتون یا لە عوتڵەی جەژنن معقول نییە ئیتلافی نەسر بە سەرۆکایەتی عەبادی کۆبوونەوە بکە 42 هەبێ خەڵک لەبەر جەژن نێن بۆ بەشداری ینی بەستە سەرۆکوەزیران سەرۆکاتی کۆبوونەوە بکە لە کاتێکی حەساسە هەستیارە کە دروستکردنی کوتلەی پەرلەمانی کە دانانی سەرۆکوەزیرانە کابرا نێت وەڵام من عید جەژنم هەیە منطقی نییە ئەحسان شەمەری کە یەکێک لە مستەشارەکانی عەبادی من خۆم بە شەخسیە و پرسیارم بە واتساب بۆ نارد ڕسمەکەشم بۆ نارد ئەتوانین لەم ڕسمە تێ بگەین کە نەسر بەس ئەمەی ماوەتەوە چونکە خواوە کۆبوونەتی نەخێر ئەوە ئەنی ئەوە تەفسیرێکی بڕات مقنع نییە باشە بەس ئەو دوو جەمسەرێک ئێستا دروست بوو لە ناو ماڵی شیعە یاریە خود ئەمە حەقیقەتە و ناکۆکی گەوریان لە ناوخوایاندا هەیە سەبات بە حیزبی داوە ڕێتی ئەچێت یعنی تەفسیر هەڵئەگرێت ینی ممکنە چونکە مەسەلەیەک هەیە لە ناو عەرەبا کاتی خۆیڵێن های و نەڕەشەی دوتێتی بە هەوراتوە لە بەغا بارانی نەباوتی بڕۆ لە کوێی بارێنی خەراجەکەی هەردێتەوە بۆ من ئەگەر بێت و لە ناو داوەدا بنرێ هەرچەند بەدیلەکان تا ئێستا هە لە داوەن ینی ئەقوا بەدیل لە بۆچی لە دوای 2023 زۆرترین کاندیدەکانی سەرۆکوەزیران لەو حیزبە بوو هۆکارەکەی چی لەوە چێ لە چەند خولێکی تریشە هەربابێ لەبرەوە کۆنترین حیزبی شیعەیە خاوەنی زۆرترین شەهیدە زۆرترین قوربانیە و زۆرترین تەکتیک و فێڵی ئینتیخابیە حیزبەکانی تر مەناتقین ئێستا مەسەلەن مەجلیسی عەلا حیزبی ماڵی حەکیمە بەتەنها سەدر تەیاری سەدرە سەدر لە مووسڵ نییە مەسەلەن لە هەموو محافظە شیعەکان نییە لە بەغا بەس لە مەدینە سەدرەیە و ئیش ئەکەن بۆ یەک بنەماڵی مەحدود بۆ یەک هەدەفی مەحدود حیزبی داوە حیزبێکی شاملە حیزبێکە حیزبێکی ئیسلامی شیعی بە میکانیزمی مۆدرن متەتەور دروست کراوە یعنی مەراکزی ئەبحاسی هەیە تەنزیماتی هەیە قیاداتی هەیە هەیئاتی هەیە مەجلیسی شورای هەیە دوعاتی هەیە یعنی حیزبێکی منەظەمی مؤسساتیە بەعکسی حیزبە شیعەکانی تر کەیان لە تعبیر لە منطقەیەکی مەحدودەکەن لە شیعەسەی منافسەکانی حیزبی داوە بکەیت ئەقوا منافسی داوە سەدرە سەدر عقدەی گەوری مشکلەی هەیە ینی سەدر ناتوانین لەگەڵ ئەمریکا تەعامل بکە ناتوانین لەگەڵ بەریتانیا بیکە پشتی کردوتە بە حاڵ تۆزێ لەگەڵ غەرب خەیسە خەریکە ئەکرێتەوە بڕای بە تەعامل لەگەڵ ئەمریکانیە و بە مەحتەل یەزانی وڵای بێ بچێتە دەرەوەی عێراق بەبێ ئەمریکا هیچی نامێنێتەوە وڵاتێکی نابوتی بەرتەوازە مەسەلەن مەجلیسی عەلایە هەموو هەدەفی ئیشکردنە بۆ تەمجید و ینی تەمکینی عایلەی حەکیم عایلەی حەکیم لە هەموو محافظەکانە ناچێت ڕەواجی نییە وەکو تەریقەتێکی مەحدود بۆ عایلەوە ئیشی وەزیفەی ئەم حیزبە ئەوەیە کۆمەڵی مەقعەد کۆمەڵی ئیمتیاز بۆم عایلەیە کۆمەڵی سومعی سیاسی کۆمەڵی ڕەسید بۆم عایلە کۆکە بەعکسی حیزبی داوە کە بەر لەوەی ببێ بە حیزبی مالکی و عەبادی حیزبێکی فکری شیعی ئیسلامی
مەذهبی و بە ئەدەواتی حتا ئێستا بەقوترین مرکزی بەحث لە ناو تیارە شیعەکانە مرکزی بەیانەکە حزبی داوایە، بەخواترین تەنظیمی حزبی داوایە، زۆرترین کادری پێگەیشت و مؤهل، یعنی حتا ئێستا تۆ سەدر سەیریکەی کادرێکی نییە تەقدیمی کا بۆ سەرۆکوەزیران مؤهل بێت بالکاد، یعنی ئەقوا کەس لەناو سەدر کە ئێستا مەتروحە ماجد تەمیمیە کاڵێ من سەر بەخۆم سەدری نیم، لەوە بگەڕێتەوە کۆمەڵی پیاوی ئاینی یا کۆمەڵی ئەو کەسانەی کە لای غەرب ناخۆن لەبەرەوە حزبی داوا و کادرانەی هەیە. سپاس دەکەم. کاک ئوسامە گەبگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە بەڕێزت دەڵێت دەتوانرێت دانیشتنەکە بەکراوی بێڵێتەوە کاک یاسین دەڵێ دادگای فیڵایی تەفسیری بۆ کردووە کە ناکرێ، بەڵام تا 3 مانگ پێ دوایە لایەنەکان دەگەنە ڕێکەوتن بۆ نمونە ئێستا سونەکان لەسەر پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق ناکۆکیان هەیە، باز لە کۆمەڵێک ناو دەکرێت سامن و جەیفی و محەممەد حەلبوشی لە ناو کووردا بۆ نمونە جێگیری دووەم کە پێشتر لە کورد بووە تاکو ئێستا ڕێکەوتن نەکراوە، جێگیری یەکەم نازانرێت بە کێ دەدرێت، ئەمانەی گلا دەکرێنەوە؟ پێم وایە ئەگەر ناوماڵی شیعە ڕێککەوێ کۆک بن و بتوانن کەسێک دیاری بکەن بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەموو لایەنەکان ڕێک بکەون لەسەری ئەوە بە نسبەت کورد و سونە ئاسانە زووتر ڕێک دەکەون، چونکە ئەوان وەکو بڵێ لە موقعی قووەتی ئەوەندە گەورەدانین. کێشەی عێراق کێشەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە، کێشەی سەرۆک کۆمار نیە. سەرۆک کۆمار پۆستێکی دەتوانی بڵێ تەشریفیە تا ئەندازێکی زۆر بە جوێرەی دەستوەر. سەرۆکی پەرلەمان ئەو بڕاوەتەوە بۆ سونەکانەوە بەوان دەدرێت، ئەگەر چی لە خولی دوم تارق هاشمی زۆر هەوڵیدا سەرۆک کۆمار بۆ سونەکان بۆ سەرۆکی پەرلەمان بدرێ بە کورد، بەڵام هەوڵەکەی سەری نەگرت. لەبەرەوە لە کۆتاییدا سونەکان ڕێک دەکەون لەسەر سەرۆکی پەرلەمان. تا ئێستا ئەو ناوە بەهێزانەی کە هەیە ئوسامە نجێفیە لەگەڵ محەممەد حەلبوسی کە باسی دەکرێت، لە دوێنێەوە زیاتر باسی محەممەد حەلبوسی دەکرێت، بەڵام ئەویش خەڵکی ڕمادی و سامەڕاو تانزازەک بەغدا پشتیوانی لێ دەکرێت. کەنەوانی تر ئەوانەی پشتی ئوسامە نجێفی دەگرن مووسڵ و چەند شارێکی دیکەیە. ڕەنگە من وای بۆ دەچم شیعەکانیش پێیان خۆش بێ محەممەد حەلبوسی بێت، چونکە تەجروبەیەکی تاڵیان لەگەڵ ئوسامە نجێفی هەبوو. ئەو 4 ساڵێکەوە سەرۆکی پەرلەمان بوو، زۆر ئازاری نوری مالیکی دەوە، ئازاری حیزبی داوایدا، تەنانەت کاتێکەوە نوری مالیکی لەلایەن ئەمریکا و ئێران و مەرجەعەکان فکرا بۆی لە خولی سێم نەبێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران، مەرجی ئەوان ئەوە بوو کە نابێ ئوسامە نجێفیش بێ بە سەرۆکی پەرلەمان. لەبەرەوە بە ناچاری ئوسامەیان کرد بە جێگری سەرۆک کۆمار، دەنا بە هەموو پێوەرێکی یاسایی و دەستوری و سیاسی ئوسامە زۆر بەهێزتر و بەقووەتر و بەتواناتر بوو لە سەلیم جبوری، وەکو بڵێ سەلیم جبوری حەلی وەسەد بوو دایاننا. کوردیش کێشەی سەرۆک کۆمار لە نێوان یەکێتی و پارتیە. من پێم وایە لە کۆتاییدا پارتی ڕازی دەبێ بەوەی کەوا سەرۆک کۆمار بدرێ بە یەکێتی، بەڵام ڕەنگە کە جار پارتیەکان دەڵێن با بۆ ئێمە بێ، ڕەنگە وەکو کارتێکی فشار بێ بۆ سەر یەکێتی بەکاری بێنن بۆ ئەوەی هەندێک بزانێت چیان دەوێت لە یەکێتی بۆیان جێبەجێ بکە، یا ڕەنگە بە مقابلی ئەوە بەکاری بێنێ بڵێ مادەم سەرۆک کۆمار بۆ تۆ بێ دەبێ ئەمجارە پارێزگای کەرکووک بۆ من بێ، ئەوە مەطرح و باز دەکرێت. ینی پارتی دەڵێ ئەگەر سەرۆک کۆمار بۆ تۆ بێ دەبێ پارێزگاری کەرکووک بۆ من بێ، ئەگەر ئەنجومەنی پارێزگا کۆ بێتەوە داوای پاریان کۆمەڵێک شتی تر کە ڕەنگە کێشەی نێوانیان بێ، بەڵام لەو ڕۆژە سەختانەی کە یەکێتی و پارتی پارەیان نەبوو دەستیان کورد بوو شەڕیان دەکرد، بەڵام ئەمڕۆکەوە پارەیان لەبەردەستە و بازرگانی گەوریان لەبەردەستە و نەوتیان لەبەردەستە، بەرژەوەندی یەجگار تێکەڵیان هەیە لەگەڵ یەکتری، پۆستی سەرۆک کۆمار نابێتە کێشە لە نێوانیان و بە ئاسانی وەری دەگرن، چونکە لە ئەوڵ و لە ئاخیر کورد بەگشتی و ئەو دوو حیزبەش هیچ سوودێکی وایان لە پۆستی سەرۆک کۆمار نەبینی و ئەگەر دەستور بخینی تۆ دەبینی کەوە مامجەلال قووەتی سەرۆک کۆمار لە خۆی بوو کە خۆی پیاوێکی بە قووەت بوو، وەکو ڕەشماڵێک وا بوو بۆ هەموو لایەنەکان، تاریخێکی دوور و درێژی هەبوو، علاقاتێکی نێودەوڵەتی بەهێزیە بوو، حیزبێکی دروست کرد و پیاوێکی بەتوانا بوو، بە پێچەوانەی دکتۆر فواد معسووم کاویش پیاوێکی بەڕێزە و چەند ساڵە خەباتی، بەڵام تۆ ئەگەر بێ بەراوردی بکەی لەگەڵ مامجەلال بەراوردەکە قورسە. سونەکانیش لە کۆتایی ڕێک دەکەون. ئێستا وەکو کاگیاسێنیش ئاماژەی پێدا، گرفتی گەورەی عێراق گرفتی سەرۆکی پەرلەمان و سەرۆک کۆمار نییە، گرفتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە. من یەک ئیزافە بکەم لەو خولی سێم کاتێکەوە نوری مالیکی بڕیاردرا دوور بخرێتەوە نەکرێ بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەم مەرجع هەم ئێران هەم ئەمریکا ڕێکەوتن لەسەرەوەی کە ئەو نەبێ، وە کوردیش تا ئەندازێک دەتوانی بڵێ پارتی تەنانەت خودی مەسعود بارزانی گوتی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر نوری مالیکی بێتەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران من ئیعلانی دەوڵەت دەکەم، بەڵام سیاست بەرەو پشتی نییە، ڕەنگە ئەوڕۆ ڕایەکی تری هەبێ. سیاست هەروایە، من ئەمڕۆ ڕایەک بین ڕایەکی ترم هەیە. قووەتی عەبادی لە ئاوتکردنی مالیکی بوو، لە خۆی نەبوو. عەبادی 4 ساڵ لەگەری مەبوو نەیدەتوانێت لیژنەیەک بەڕێوە بە،
ینی سەرۆکی لیژنەیەک بوو لیژنەکە لە خراپترین لیژنەکان بوو کە لێکێک لە دانیشتەکان و سامانی جێفی ئاماژە پێکرد گوتی خراپترین لیژنە لەو لیژنانەیەکەوە لە پەرلەمانیش دەکەن یەک لەو لیژنانەی لیژنەی دارایی بوو کە عبادی سەرۆکاتی دەکەن بەڵام وەکو بڵێ بیتاقەیەک بوو بۆی دەرچوو بەخۆی وابزانم 2000 یا 5000 دەنجی هێنابوو کرا بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئێستا عبادی قووەتی خۆی لەوە دەبینێکەوە ئەو شەڕی داعش لە سەردەمی ئەو کۆتایی پێهات کوردی لە ناوچە جێناکۆکەکان دەرکرد یا بڵێن پێشمەرگەی دەرکرد هێزی کوردی دەرکرد لەو ناوچانە بەڵام ئەوانە لای خەڵکی عێراق هیچ اعتیبارێکی نییە لەبەر ئەوەی عبادی لەو 4 ساڵەی تەمەنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران نەیتوانی سەرەتاییترین خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیانی عێراقی بکە بە پێچەوانەوە نرخی نەوت دابەزی کۆمپانیاکان نەمان وەزع عێراق زۆر تێکچوو خزمەتگوزاریەکان کەم بوونەوە بۆیە من وا تێدەگەم ئەگەر ئەمریکا و ئێران کەسێکی بەقووەتریان دەستکەوێ لە عبادی لە ناو شیعەکان من وا تێدەگەم وەکو جاری پێشوو چۆن نووری مالیکیان ئاوت کرد و بانجی عبادیان کرد وتیان وەرە تۆ حکوومەت تەشکیلکە ئەو کەسە دەهێن حکوومەتی پێ تەشکیل لە کۆتاییدا گەمەکە کۆتایی هاتنی گەمەکە و لێدانی سافیڕی کۆتایی هاتنی گەمەکە بەدەست ئەمریکا و ئێرانە ئەگەر ئەمان خۆیان نەگەنە نەتیجەیەک ئەو دۆ بەیەکەوە ئەگەر چی زۆر ناکۆکن بەڵام تا ئێستا لەسەر عێراق کۆکن بەیەکەوە بڕیاری کۆتایی دەدەن و ڕەنگە ببێتە مفاجاژ لە هەموو لایەنە سیاسیەکان بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس کاک یاسین گەورم لای بەرز ئێستا کە پێ دوێت تا ڕۆژی سێ مانگی داهاتوو دەتوانرێت گەورەترین کوتلە پێک بهێنرێت یاخود ئێستا ئەو بەرێنەی کە دابەش بوون لە ماڵ شیعەکان بەرەی سەدر و عەبادی عامری و مالیکی هەریەکان خاوەنی چەند کورسین بۆ نمە کامیان ئێستا توانیویانە زیاتر کۆ بکەنە خۆی ئەگەر سەیری تاریخی پرۆسەکانی پێش ئەوە بکەی لە 2003 تا ئێستا بەڵێ ئەکرێت بۆ چونکە هەموو ئەو شتانە عێراق لە لەحظاتی ئەخیرا هەبووە حتا دەسوور لە لەحظاتی ئەخیرا تێپەڕێنرا ینی ڕۆژێک پێش دەنگدان حزبی ئیسلامی ڕازی کراوە لە ئەمبار و لە سەلاحەدین وەزعێک تەرتیب کرا بۆی دەستور بڕوا سەرۆکایەتی وەزیران کاتێک کە کورد ڤیتۆی بەڕووی جعفەریا بەرز کردەوە لە فەورێک سورعەتێکا مالیکی قوتکرایە و دروستکرا لە کاتێکە مقابلە هەیە من نەبینراوە زۆر بەس لە ناو شیعەکان زۆر بڵاوە کە مالیکی کاتی خۆی لیان پرسیوە تەموحی تۆ چییە تەموحی ئەوە بۆ بێ بە مدیری تەربیەی کەربەلا سەقفی عەلای تەوەقعینی بووە گوعدی داوە گە ڕۆژێک بێ بە مدیری تەربیە بەڵام لە ئەزما ڤیتۆ لەسەر جعفەری دروست بوو بە ڕۆماوەیەکی فترەیەکی زۆر بوو بە سەرە وەزیران و زۆر کەس شایەتن لە شیعەکان کەوتری سەدەق یعنی ڕاست من بەڕاستی بە جدیتانە و عەبادیش هاکەزا ینی کەسێ پەرلەمانتارێکی مەغمور کە ژمارەی دەنگەکانی 5000 و شتێکە لە 2 ساڵە لە خولی پێشوە بە دەنگی مالیکی دەرچووە لە ئەزمەیەکا کە ڤیتۆ لەسەر مالیکی لە نەجەف و لە کوردستان و لە سونەوە بەرز کرایەوە بەپە لە پرۆزەیەکێک بدۆزنەوە لە ناو حیزبی داوە و لە ناو کتلەکەی مالیکی ئامادەی تیا بە ئینشقاق بکە عەبادی ئەم ئامادەیە دەرەبڕێ کورد دامیەکەن سونە دامیەکەن ئەمریکا دامیەکەن و عێراق لە حەربی داعشە بەپە لە سەرۆک وەزیرانێک بەکردنەدەن یعنی ئێسەش دروستبوونی کەسێکی لەو شێوەیە لەو چونکە ئەو سەر وەزیرانەی کە هاتوون هیچیانە لەسەر ئەساسی خیبرەیە نە بەرنامەیە نە قووەتە نە کاریزمای سیاسیە نە هیچە هەمووی بە هینێک هاتووە بە فەلتەیەک لە حەزەیەک لە لەحزەکانە بەوە ئێساش والله أعلم يعني بەرەوەواچێ عەبادی شانسی بەردەوام ضعیفە يعني بەقووەت نییە هیچ بەقووەت نییە هیچ شتێک داعمی ناکە ئیلا ماگۆرگ نەبێ ئەی ماگۆرگ و ئەجندەی ئەمریکا و سەفارەت و ئەمان لە ئاستی شخصی 59,000 دەنگی هەیە قایدی قواتی مسلحە سەرۆکی ئیتلافی نەسر سەرۆکی سەرکەوتنی داعش سەرۆکی تێکشکانی داعش سەرۆکی فەشەل پێهێنەری ڕیفراندۆم یەکخەری عێراق ئەو خطابەی کە داوێتی لە ناو 6 ملیۆن دەنگدەری بەقا 59,000 دەنگە کە هەر هێزی ئەمنی نزیکەی ملیۆنی هێزی ئەمنی لە عێراقا هەیە 59,000 دەنگێنێ کوتلەکەی 42 کورسیێنێ لە ناو کوتلەکەی لە ماوەی 2 مانگە 2-3 کەس لایەن تەرەف ئامادەن ئینشقاق بکەن هیچ هێزێکی نییە دوو لە ئاستی هێزە لیستە شیعیەکانیش سەدر بە نەبەدڵی ینی دامی عەبادیەکە سپاس دەکەم ناوبڕێکمانەیە دواتر قسەی لەسەر دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتر و تەختەی یارزی
لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاگیاسین پێش ناوبڕەکە باسیەوەت کرد کە عبادی ئەم جارە چانسی کەمە بەس ڕەنگە زۆر خەڵک پرسیار بکە کە بەرەزوو تەنیاگرمە گۆرگ و ئەمریکیەکان ڕزگاری بکەن بۆچی ئەمریکا ئەوەندە عبادی بەلاوە گرینگە کە بێتەوە بەسەر گۆزی لەبەر یەک سەبەب عبادی فترەی پێشوو حتا دەستبەرداری ئەوە بوون ینی ماشیراتیەوە هەبوو کە نێشتونەتە ئەسکە عبادی نابێ بەشت لەبەرەوەی کە ئەستان گەسە 100 کەسە لە بابندق بابل ئەو پەڕی قووەتیان خستەکار کوتلەیەک بەڕاگەێنن بە حزوری علاوی حەکیم سەدر عبادی ئەمە ئەکبەر ڕموزەکانی ئینن بە 100 کورسیان بۆکۆ ئێوەی تریان چەندە؟ مالیکیوان لە حدودی 90 قسوورن نزیکی سەدن ئەمان 104ن کوردەکە پارتی وەکێتی و سونەکان لە حدودی سەدن ئاژ 90 شتێکم قسوورن بە ئەم سێ تەرەفە لە ناو کورد و بزار لای پارتی ڤیتۆیەکی غیرمعلن هەیە لەسەر عبادی بەڵام لەبەر چی لەبەر لە سەردەمی عبادیە ئەوە بوو ئەو ڕێفراندۆم ئەوەی بەسەرهات دوو عبادی وشکێتی و ینی هەولێری بەکارهێنا بۆ گرتنەوەی مووسڵ و بەسە تۆمارکردنی سەرۆرێکی گەورە بۆ خۆی بەڵام دوایی سەرۆکی حکوومەتی هەرێم 27 یا 32 جارە لەو مابەینە بانگەوازەکە بۆ دیالۆگی هەرێم و بەغا عبادی جواب نادات یەک جاری جواب ناداتەوە کە ئێستا عبادی پێویستی بەدەنی ئەوان منطق نییە ئەمام بەدەمی عبادیەوە بەڵام یەک خاڵ هەیە بە سوودوەرگرتن لە ئەزمونونەکان بتەبانەمە تەحلیلە قیرائەیە بە سوودوەرگرتن لە ئەزمونونەکانی پێشوو ئێستا پارتی و لەگەڵی شایەکێتی ناچنۆکو سەردەمی جعفەری بڵێمە ڤیتۆمان لەسەر عبادی هەیە چونکە احتیمالە عینادێکی ئەمریکیەکانی بێتە سەر وەکو ڕێفراندۆم تێیپەڕێنێ بۆیە حتا ئەو لە حەزەی بکرێ و حتا ئەو لە حەزەی قسە بڕوات و حتا ئەو لە حەزەی بتوان بەرامبەری گوشارەکان ببنەوە مستاحیل لە ڕێگە بن بە ویلایەتی دووەمی عبادی و ئەگەر ناچار بوون ئەو کاتە ممکنە ڕازی بن بەڵام حراج نابن چونکە ئەلانیان نەکردو بەڵێن ئێمە بەڵێ قسەتان شکا سەری نەکرد ئەم جارت بەڵام لە دڵیانە ئەوە هەیە نەک لە دڵیانە لە تەسەڕۆفاتیشانە ینی مالیکی بەو هەموو قەبیحەی لای کورد بگەڕیتەوە بۆ تاریخی مالیکی و کورد و تاریخی مالیکی و پارتی بزات زۆر خراپترە بەڵام ئێستا شتەکە لەگەڵ عبادی بۆ بە نەفسی و بۆ بە استراتیجی کە مهم ئەوەی عبادی نەبێ منیە لەو چێ لە ناو نەسڕێکی فالح فەیاضدایان هیچ کێشە نییە حتا زۆر کەسێ نزیکن لە پارتی ئەفۆم کە طرحی ماجدە تەمیمیەکەن سەدرەکان هانە دەڵێن ماجدە تەمیمی ئافرەتێکە لە لیژنەی پێشی پەرلەمان سەرۆکی لیژنەی دارایی بوو تەرشیحیکەن بۆ بەس بۆ ئەوەی یاری بە عەسابی نەسڕ و ینی ڕێی تێچێ ماجدە تەمیمی ژنە پەرلەمانتارێکی سەرکەوتووە ئۆکەی تەشجیعی سەدرەکانەکەن بەس بۆ یاریکردن بە عەسابی و یەکێک لە جەماعەتی عەبادی جوابیە بۆڵێ ئێوەش بچن لە هەرێمی کوردستان ژنێک بکەن بەسەر وەزیان با ئێمە چاو لە ئێوە بکەین ئەنی شتەکە بۆ بە نەفسی
سپاس دەکەم دواتەکەم وڵای بەڕێز سەبارەت بە گرنگی عەبادی لە ئەمریکا قسەی زیاتر دەکەین کاک وسامە گەبگەڕێم وڵای بەڕێز سەبارەت بە لایەنە کوردیەکان پێت وایە ئێستا کە لە ناو خۆیاندا ناکۆکن دەتوانن ڕێک بکەون یاخود لەو دووبارەی کە دروست بووە بۆ کورد کامیان باشترە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانن لەو دووبارەی کرد ناو ماڵی شیعە دروست بووە وەڵا دەکرێت ینی بەعلەنی ئەوەی کە دیار واشکرا بڵێن سێ بەرەهی کورد نەگدو چونکە زاهیری وا دیارە بەرەیەکیانی چێتی و پارتین بەرەیەکیانە و چوار حیزبن بەرەکەی تشنەوەی نوێیە ینی ئەوش لە ساحەی سیاسی و خاوەن چوار کورسیە ینی دەکرێت بڵێن کورد ئێستا بۆ بە سێ بەرە تەنانە نەوەی نوێ بەتەنیا چوون بۆ بەغدا و دانیشتنیان کرد و مفاوزاتیان کرد و ینی کۆمەڵشتیان کرد ئێستا ئەو هەنگاوی کەەوە چوار حیزبە ناویانە شتێکی باشە ینی کورتلەیەکی گەورە پێیا بووە بەرامبەر بەو کورتەیەکێتی و پارتی کە دەتوانێت ئەویش ئەو چوارە بەتەنیا بڕۆن لە بەغدا مفاوزات بکەن خاوەن 15 کورسی ئەمڕۆ 15 کورسی زۆرە کاتی خۆی یەک کورسی یەک کورد لە پەرلەمان لە دانیشتنی پەرلەمانی لە ئیشی پەرلەمانی جاری وایە یەک کورسی ڕۆڵێکی هێزگار کاریگەر دەبینی بۆ یەکلایکردنەوەی کێشەکان کە هەندێک جار بە مەلاین دۆلار دراوەتە ئەو یەک کورسی بۆ ئەوەی بڕیارێک بدا لە ساڵحی ئەوەی کە مەسەلەت پێی دەدا لەبەرەوە 15 کورسی کەم نییە بەڵام ئێمە یەک شتمان بیر نەچێ لە کۆتاییدا بەغدا هەر لەگەڵ ئەو دوو حیزبە کێشەکانی خۆی یەکلایی دەکاتەوە چونکە ئەم دوو حیزبە حکوومەت بەدەستە خۆیانە پارە بەدەست خۆیانە هێز بەدەست خۆیانە عیلاقاتی نێودەوڵەتیان بەهێزە و زۆرینەی کورسیەکانیشیان بردووە بە هەردووچیان نزیکەی دەوری وابزانام 43 کورسیان بردووە و ئەوان تا ئێستا بەغدا دەتوانێت مامەڵە لەگەڵ ئەوان بکە و ئەوان دەتوانن کێشەکە یەکلایی بکەنەوە من پێم وایە ئەوانیش بۆ ئەوەی ئەو وەزع دروست نەبێت کە ئێستا لە ناو ماڵی شیعە دروست بووە دێن لەگەڵ ئەو چوار لایەنە دادەنیشن و بە سنگێکی فراوانەوە دێن و چی پێویست بکە بۆ ئەوەی ئەو کوتلانە ڕازی بکەن ئامادەن بیکەن ئیتر لە پێدانی پۆست بێ لە وەزارەتەکان بێ لە هەر شتێک بێ تەنها بۆ ئەوەی بە یەک دەست بچنە بەغدا و لە بەغدا بە تایبەتی لە ناو پەرلەمان لە دانیشتنی پەرلەمانی بتوانن کێشەکانیان کەم بکەنەوە یان بۆ دروست نەبێ پەرتەوازەی نێوماڵی کورد بەقەدەر پەرتەوازەی نێوماڵی شیعە قوڵ نییە پەرتەوازەی نێوماڵی سونەش زۆر قوڵ نییە چونکە ئەگەر هاتوو یەکێتی و پارتی ئەو دووە ڕێکەوتن لەگەڵ ئەو لایەنە براوەی کە حکوومەت تشکیل دەکا حکوومەتیان تشکیل کرد تەواوی ترەوە تشکیل بوو تۆ لە بەغدا ناتوانانی هەموو شتێک لە بەرامبەر ئەوان وە لە دژی ئەوان بکەیت چونکە ئەوان لەگەڵ حکوومەت مەسەلەن ڕێک دەکەون ئەوەی کەوا حکوومەت تشکیل دەکا وەزارەتیان دەبێ و ئەویان دەبێ و ئەنجا عیلاقاتی کۆنیان هەیە و پەیوەندی سیاسی بەهێزیان هەیە پەیوەندی بازرگانیان لە نێوانە هەرێمی کوردستان بەدەست ئەوانە لەبەر ئەوە ئەو پەرتەوازەی من زۆر قوڵی نابینم و بە گرفتی نابینم بەڵێ هێشتا زووشە کە شیعە بیەوێ هەوڵ بدا پەرتەوازەیەکەی نێوان ئەو کوتلانە ئەو چوارە و ئەو دوو حیزبە گەورە بکە بە ئەندازەی ئەوەی وا گەورەی بکاتن کەوا گرفتێکی گەورە لە هەرێمی کوردستان دروست بێ بەو ئاستەیکەوە کورد زەرمەند بێت زۆر باشە بەڵام ئەوەی کێستا پێ وایە لە کام بەرەوە کورد زیاتری دەست دەکەوێت یاخود زۆر دەباز لەوەکێک کە تەنا کورد سوودی لێوەردەگیرێت بۆ نمونە بۆ پێکێنانی کوتلەی زۆرینە دوایە و داواکارێنێک کە هەیە لە کارنامەی حکوومەت داواکاریەکانی جێبەجێ ناکرێت وەڵا ئەگەر کورد ینی بەتەمای ئەوەی بچی بڵێ ئەم جارە حکوومەتی تشکیل لەبی مادەی 140 لە بۆ جێبەجێ دەکا و موچەلە بۆ پێشمەرگەی دەبڕیتەوە و ئەمن دەگەڕێمەوە ناوچە جێن ناکۆکەکان وەکو جاری پێشوو ئەوە مستحیلە ئەوە هەر جێبەجێ ناکرێەوە لەم نی وەرگێ بە حکومی ئەو تەجروبەی هەم هەر کورد خۆی ناشێوێت جێبەجێ بکرێ زۆر خەمی مادەی 140 و نازەمە و شتانەی نییە ئەوەندەی خەمی مەسەلەی نەوت فرۆشن و پارە و بازرگانی و ئابووری و اقتصاد و ئێستا وەزعەکە هەلە ئەوڵەوە هەروە بووە ئەوە ئیعلام بووە کە دەڵێ دەبی مادەی 140 جێبەجێ بکرێ و دەبی و ئەو ئاسڵ و ساسینە لە من وەرگرا من بە حکومەوەی پەرلەمانتار بوومە لایەنەکان بە تایبەتی یەکێتی و پارتی ئەوەندەی خەمی مەسەلە ئابووری و بازرگانیەکانە ئەوەندەی خەمی مەسەلەی دەستکەوتی مادی و پۆست و پلانە خەمی مادەی 140 یانە و زۆر بارانەوە گرنگ نییە بە تایبەتی لە قۆناغەکانی پێشوو چکە بە عەمەلی بەڕاستی بە عەمەلی ئەو شوێنانی کە پێی دەڵێن جێناکۆک و مادەی 140 لەبەردەستی کورد بوو پارێزگاری کەرکووک کورد بوو کەرکووک هەمووی لە بەدەست سنجار لە بەدەست کورد مەخموول لە بەدەستی کورد بوو بەشێکی زۆری باخۆبە لە بەدەست کورد بوو زۆر کێشیان نەبوو بێتەوە سەر هەرێمی کوردستانیان نێتەوە ڕەنگە پێشیان لایەنێکە ڕەنگە پێشی باش نەبوو بێ کەرکووک بێتەوە چکە هاوسەنگی تەوازوونی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان تێک دەچوو ئەگەر کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان لەبەرە زۆر بەلایەنەوە کێشە نەبووە بەڵام ئێستاش تۆ ئەگەر بڵێ ئەوانە بەتەمای ئەوە بچن بۆی بڵێن مادەسە نەخێر شتیوان نییە
هیچ لایەنێکی شیعە وە سونەش ئامادە نییە و مادەنە جێبەجێ بکە ئەوەی دیارە ئەوڕۆ تۆ بەشێکی لە عێراق دەچی مفاوەزات دەکەی یا بانگ دەکەن لە دانوستان چەند وەزارەتێک و چەند پۆستێکە دەدرێتێ ئەیتر ئەگەر هاتوو گەیشتە ئەنجامێک بۆ مەسەلەی بۆ ئەو داواکاریانەی کە بەغدا لە هەرێمی کوردستانی دەکا وەکو مەسەلەی تەسلیمکردنی سنوور و فڕۆکەخانەکان و داهاتی ناوخۆ و داهاتی سنوورەکان و داهاتی نەوت و ئەوانە هەمیشە بەغدا ئەوە دەڵێتەوە لە قسەی خۆی تا ئێستاش تەنازولی نەکردووە تا ئێستاش تەنازولیان نەکردووە ئەوە ئەدەبیاتە کە دەڵێ ئێمە لە کورد نزیکین و ڕەنگە داواکاریان جێبجێ هیچیان ناوێرن کو ئێستا تا ئێستا نەروین و ماڵێکی نەعەبادی بە ئاشکرا نەیتوانی بێتە سەر تەلەڤیزیۆن بڵێ کورد بابێ لەگە من ئیختیلاف کە من مادەی 140 جێبەجێ دەکەم من مەسەلەن ناوچە جێناکوکان چارەسەر دەکەم کە مادەی 130 من لە مەسەلەی داهاتینەوە لەگەڵ کوڕێک دەکەم یعنی شتیوان نییە شتیوا باز ناکرێت چونکە لە کۆتاییدا ئەگەر کوردیش ڕازی نەبێ ئەمریکیەکان فشار دەخەنە سەر کورد و ڕازیان دەکەن و دایان بنە بەغدا و لەوێ دەبێ بەشداری ئەو حکومەتە بکەن تەنانەت لە کاتی عەبادی حکوومەتی تەشکیل کرد ئەسڵەن کاگاسێنیش ڕەنگە بەبیری بێ هەر چاوەڕێی کوردی نەکرد ناوی وەزیرەکان بنێری هەر چاوەڕێشی نەکردن لە پەرلەمان هەمی سوێندی یاسایان خواردی یەک وەزیری کورد لەوێ نەبوو حکوومەتی دوایە کورد بە کوتەکوت ڕۆی سێ چاوەزیری هەردەوێندرێ لێ سوندی خوارد و وەگەی هەڵای کەتن وەکو دەرێت بەڵێ سپاس دەکەم کاک ئوسامە دەتکردمەوە لای بەرز کاک یاسین سەبارەت بە گرنگی عەبادی بەلای ئەمریکیەکانەوە بۆچی ئەمریکیەکان عەبادیان بەلاوە گرنگی یاخود چی بۆ ئەمریکیەکان خۆی نازانم ئەگەر جایز پێم قسەیانە عادەتەن مەواقفی غەربی دەربارەی قەزای عێراقی شەرق نەوعی لە غەبائی تایە ینی فوکردنە بە شەرێک و گەورەکردنی و گرەوکردن لەسەر ئەو شەخصە یعنی کەسێک کە خۆی قووەتی نەمالکی بە هەموو عەقڵ و مەنطق و حکومێک ئەوە لە سجن بووە حەچی جەریمە و حەچی خراپە لە عێراقەیە سەری ئەچێتەوە بە سەردەمی حکومی مالیکی بەتایبەت بزاد وڵایەتی دووەم لە سپایکار لە کەوتنی مووسڵ لە هاتنی داعش لە تێکچوونی شارە سونەکان لە تێکچوونی نەسیجی اجتیماعی لە عێراق لە ئینهیاری اقتصاد لە نابودبوونی هەمووی ئەچێتەوە بە سەردەمی مالی بەڵام گەمەکەرێکی بەقوتە لەبەرەوە هێزی شخصی بڕیارەدا کام کەسە چییە؟ عەبادی ئەم هێزەی نییە، کاریزمایی نییە، میلیشیایی نییە، هێزێکی مەزهەبی لە پشت نییە. حتا لە کوتلەکەی کۆمەڵێ لە بەرماوەکانی فڕێدراوەکانی ناو کوتلەی مالیکی عەباس بەیە ئەگەر جایز بێ ناوی کەس بینانیوەڵە. یعنی کۆمەڵە لەو کەسانی کە لە ئیتیلافاتەکانە منبوز بوون و کارتیان سوتاوە مەرەشح بوون لە کوتلەکە هیچیان دەنگیان نەیەنە. بەڵام ئەمریکیەکان قەناعەتیان وایە کە ئەمە وەتەنیە و زایدەن ئازایەتیەکی هەبوو ئەمانە چیە؟ لەوەی کە خێرای ئەعلانی کرد کە ملتەزیمە بە عقوباتی ئەمریکی لەسەر ئێران. ئەمە لەم ئەخیرە دەفعی ئەمریکیەکانی کرد هیچ شیعەیە ئیطلاقاً ذاتی ئەوە ناکە ئامادەی ئەوەی تیان نییە ئێستا بڵێ من ئامادەم گەماروی ئێرانی وەکو عێراق لەسەر ئێران جێبەجێ پەشیمان نەبووە دوایی پەشیمان بۆ فەلتیانی لە لەحظەیەک لە دەمی دەرچوو حسابی بۆ نەکرد بەڵام ئەوان تا ئێستا متەمەسیکن بە ئەوە هەرچەنەوە قسە قەرارێکی منطقیە عەقلانیە چونکە تۆ گوناحە چییە لەگەڵ پاپۆڕی ئێران غەرق بی خۆ تۆ نەکردووە خۆ نەچووی سەر بەس پێ دوایە دوجار بەرز وەکو شارەزای لە کاروباری عێراق ئەوە ئەمریکا یاخود ئێرانە سەرۆک وەزیران دیاری دەکات بە دیاریکراوی بەڵام نەشەرتە هەموو جارێ ینی بەوقعیان نێشتەیە بە عەکسی ئەوە ئەچێ بەڕێگە ینی بەخواستی ئەمریکیەکان بواە ئەوە ئەو شەوە لە فندق بابل کوتلەیەک بەی ئەلان بکرا بەڵام نەکرا سونەکان ئێستا محوەر کە 50 کورسیانەیە قسەی یەکەم گوێ لە تورکیاکردن و لە قەتەر یعنی ئێستا قەتەر و تورکیا شمیلیان دامیان سپۆنسەریان ڕێنمایی سیاسیان یعنی ئوسامە نجێفی عمقی لە تورکیایە ئەسیل نجێفی چەند ئەمری قەبز و حکم و غیابی هەیە لە ئەستەمبوڵە حەشدی وەتەنی حەشدی نینەوە ئەوەی کەسا حرەسی نینەوە تەمویلی تدریبی تەسلیحی پارەی لە تورکیا باشە بەس ئارەسەی قەتەر و تورکیا لەناو ماڵی شەعبەکان لە ئەوان سونەکانیان لامە بەس ئێستا بزات تورکەکان ئیستیفزازی ئەمریکیەکانەکەن هەر شتێک ئەمریکا بڵێ چی ئەوان بەعکسەوەی کرد یعنی نیان هێش سونەکان بچن بەدەم ماگۆرگەوە یعنی ئێستا بۆی ناکۆکی ئەمریکا و تورکیا بە قووەت قسە لەوە کراوە کە قەتەریەکان و تورکەکان دەوریانەیە لەوەی کە نێڵن کە تەوجیهی سونەکان بکەن ئێرانیەکان دەوریانەیە لە تەوجیهی فەتح و دەوڵەتی قانون ئەمریکیەکان دەستیان بەینەوە کرد بەڵام مەرج نییە ئەمریکیەکان متەمەسیک بن بە عەبادی تا ئەخیر لەحظە چونکە تا ئەم لەحظەیە قسەی تیاکەین
جهودێکی زۆریان کردووە ئەو جهودە لە هەر کەسێکی ترکرا ئێستا ئەبوو بە سەرۆک وەزیران بەڵام ڕقم یارمەتی نادا مەزهب یارمەتی نادا میلیشیا یارمەتی نادا شارعی یارمەتی سپاس دەکەم کاک ئوسامە سەبارەت بە لایەنە کوردیەکان بە تایبەتی پارتی زۆرتر پێشتر ناکۆکی گەوریان لەگەڵ مالیکیە بوو بەڵام بە چەند ڕۆژی ڕابردوودا ڕاوشکارێکی بارزانی بۆ ئەلمۆنیتەر باسی لەوە کردبوو کەوان نزیکن لە مالیکیەوە هۆکاری نزیکیەوان ئێستا لە مالیکیەوە بۆچی دەگەرێتەوە بۆ بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانە بۆ بەرژەوەندەکانی خۆیان ئەو کارەکەی چیەگەر نزیکن لە ئەوانەوە مالیکی بەکاردەهێنن چووکاوان هەز دەکەن مالیکی وەکو کاگیاسی نامەژە بێت عبادی عفۆن بەشەلی بە ریفراندۆم هێنا هێزی پێشمەرگەی تێشکان هەتا پردێ هات بۆ ئەمریکیەکان نەبوونایە ڕەنگە هەولێریشی بگرتایە چکۆ هێزی پێشمەرگە بە تەواوی شکا بوو بەڵام پێیان گۆ ئێرە سنووری تووە بۆیە ئێستاش دەبینین لەناو ئەو هەموو کەسایەتیانەکەوە بێتە بەدیلی عبادی تا ئێستا تەنها نووری مالیکی وجودی هەیە مقتەدا سەدر بەخۆ بە لایەنەکەی کەەوە کوردلەکانی ئەوانەی کە لەگەڵیشن تا ئێستا نەیتوانیەوەی چێکەڵ بژێرێ بیکا بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڵێ ئەوە نوێنەری ئێمەیە سونەکانەوە هەر هیچ ناتوانن مەجز عەلا یا کە ئێستا ئەو ناوەی نەماوە عەمار حەکیم تەنها 22 وابزانام کورسی هەیە یعنی ئەو هێزەیان نیە هیچیان ئەوەی کە مەوجودە تەنها مالیکیە کە بە قووەت بێ و بیەوێ ئەم جارەش خۆی بێتەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڵام ئەوەش زۆر زەحمەتە دەبێت ڕزامەندی مەرجع بن تا ئێستا مەرجع دژی مالیکیە تا ئێستا ئێران دژێت تا ئێستا ئەمریکیەکان دژێتی ئەمریکەکان پێیان وابوو ئیشێکیان بە مالیکی بوو لە ماوەی 8 ساڵ ئیشەکان پێکردی کرد کۆتایی پێیان تاکە شتێکەوە ڕاوێژکاری کاک مەسعود وتێتی ئێمە لە مالیکی نزیکین ئەوەیە دژاتی پێکردنی عەبادیە و بەکارهێنانی کارتیشە لە دژی عەبادی بۆ ئەوەی عەبادی زیاتر تەنازول بکا بۆیان تاوەکو ئەگەر هاتوو حکوومەتی تشکیل کرد شتی زیاتریان پێ بدا و یا زیاتر و باشتر لەگەریان ڕێک بکەوێ بەڵام ئەمە وانایوە نییە ئەوان کولەن دژی عەبادی چونکە هەردوای ئەو شکستەی کورتوشی هات بە ماوەیەک عەبادی هاتە هەولێر و لە مەتار فەرشی سووریان بۆ ڕاخست و پێشوازیان لێ کرد و وەفدیەشێتی و پارتی چوونە بەغدا لەگەڵ عەبادی دانیشتن و کۆبوونەوەیان کرد و بەیاننامەی مشتەرەکیان دەرکرد بەڵێ بەس سەبارەت بەوەی کەوان پێشتر باسییان لۆکی بەغدا 55 مادەی دەستوری پێشێل کردو بەڵام ئێستا بازلۆکی کە پرۆژەیەکی 27 خاڵیان هەیە ئەو مادانە پێدوایە چی بەسەرات و ئێستا بیریان چۆتەوە کە ئەو مادانە پێشێل کراون بۆ مەسەلەی گفتوگۆ لەگەڵ لایەنەکان ئەزانی چۆن قسەی ئەعلام جودایە لەوەی دەکرێت لەگەڵ سیاستەوەی کە ژێر بەژێری و لە پەناپەردە باسی لێوە دەکرێت ئەوەی 55 مادەی دەستوری جێبەجێ نەکردی و کوردیش بەدەیان مادەی دەستوری عێراقی جێبەجێ نەکردی و پێشێلی کردی لە چ مادەیەشی دەستور جێ دەبێتەوە تو 2 سال پەرلەمانی داخی 2 سال بوو یاسارێک بوو لێ نەگەڕێ سەرۆکی پەرلەمان بێتە هەولێری لێ نەگەڕێیاندان پەرلەمان بێتە هەولێر یعنی ئەوە لە هەمومان پێشێلمان کردیە هیچ کەسێک نییە بڵێ وەڵڵا ئەمن لە هەمووی پاکترم و ئەمن تەواو هەرە یعنی عێراق وڵاتێکە دەزانی چۆنە وڵاتێکە وێرانە و کۆمەڵێ شەخۆر تێبەر بوو هەمووی خەریکی دەستکەوت ینی کەس باسی میلەت و بەرژەوەندی میلەت و خاک و نیشتمان و ئەو شتانە کۆتایی پێهاتووە ئێستا هەمووی خەریکی بازرگانیە نووری مالیکی خەریکی بازرگانیە یەکێتی و پارتی خەریکی بازرگانین حیزبەکانی خەریکن مقتەدا سەدر هەر کاتێک پارەی نەدەما بە ملیۆنەها کەسی لە ناوچەی سەدر دەهینا منتقی خەزرای دەگرتووەندە پارەیان دەدای و پێدەجیان دەکرد عەمار حەکیم 5000 حیمایە هەیە لایەکی منتقی جادیریە داگیر کردیە بەدایان کیلۆمەتر تەنانەت ئێستا بارەکەی لەناو خانووکە تارەق عەزیزیە مندارەکانیشی ناتوانن بچین وەری بگرنەوە باز لە دەستور و لەو ئەو شتانە ئەوە تەنها لە ئەخبار و تەلەڤیزیۆن و شتی وایە باڵە سوپاسم کاک یاسین کاتمان زۆر کەمەوە سەبارەت بەوەی ئەو کەسانی کە چانسیان ئێستا باز دەکەین کێن بۆ سەرۆکی وەزیرە فەیاض طارق نەجم محەممەد شیع السودانی و ممکنە کەسێکیش بێلەوانی کە کەزە بەڵام یەک نقطەی زۆر سەریع هیچ قەزێکی عێراقی چ کوردی و چ عێراقی مەطروح نییە لە دروستکردنی حکوومەتە بەس ئیلتیزام بە گەمارۆی ئێران مواجهەی ئەمریکی ئێرانی تۆ مەوقیفی لەگەڵ ئێرانیان لەگەڵ ئەمریکایان ئیتر ئەوەی کە ئێمە باسەکەین وەکو کورد ئەوەی کە شیعەکان باسێکەن ئەوەی کە سونەکان باسێکەن وەکو مەناتقی محەڕەڕە و ئەوەی مەئسات ئەوەی شیعەکان باسێکەن بۆ منتقا ڕاپەڕیوەکان ئەو خۆپشان دەرەکان هەمووی بۆ استیهلاکە لەگەڵەوە تەنها هەڵوێست دیارریەکە کێ ئەبێ بەسەرە وەزیران دووری و نزیکیەتی لە مەسەلەی گەمارۆکانی سەر ئێران ڕەزامەنی ئێرانە قبولکردنی ئێرانە ڕەتکردنەوەی زۆر سپاس بۆ بەڕێزان یاسین تا شەرەزار لە کاروباری عێراق کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بێرە ئوسامە جەمیل ئەندامی پێشوو پەرلەمانی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کاران تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ